سڵاوتان لێبێت لە بەردەم باکی ئاخانم لە گەڕکی کوردستانی شاری سلێمانی ژمارەیەکی زۆر لە کەمەندامانی سەنگەر کە لە سنووری پارێزگای سلێمانی 4000 کەسێک دەبن و لە هەولێرش بە هەمان شێوە سەر بەهێزەکانی 1970 و بەڵام دواتر موچەکەیان گواستراوەتەوە بۆ وەزارەتی دارایی مانگی دەوتویانە موچەتان پێ نادەین لەبەر ئەم گۆڕانکاریە مانگی یەک موچەکەتان موچی مانگی دە و مانگێکیشتان پێدەین دوای ئەوەی مانگی یەکیان بۆ موچە وەرگتن ئەڵێن وەڵام موچی مانگی دەتان نییە بەڵام موچی مانگی یەک وەرگرێ ماژوکو هەڵوێستێک دوو ڕۆژە موچەکانیان وەرنەگرتووی مانگی یەک ئەڵێن تا موچەی مانگی دەش وەرنەگرین موچەی مانگی یەک ناخینە گیرفانمانەوە بەمەش بەدڵنیایەوە نزیکە بێتەوە لە 5 مانکە موچیا وەرنەگرتووە مەش باگرانێکی زۆری لەسەر ژیانی ئەوان دروست کردووە لەگەڵماندا بن دەچمە لایەن و گفتگوی زیاتر دەکەم. گلەی و گازندەراچی ئەمڕۆ بۆ گربوون والله ئێمە گلەیمان ئەوەیە مافی ئێمە مافەکەمان شتێکی سەرەتاییە کە موچەکەمانە دێگەی ئەژینا نەڕقمان لە کەسە ئێمە خوێنی خۆمان جەستەی خۆمان بەخشیوە بۆ ئەم وڵاتە حەزیش ناکەین تێک بچێ بەس شتێکی بەس ئیشێکی قانونی شتێکی یاسایی بۆ ئەم خەڵکە کەمەندامە بکرێ ئەوە قانونیەکەی ئێوە لە سەرتاوە چییە بە وردی و لە کەیوە سەری هەڵداڵەکەی ئێمە ئەوەیە ئێمە لە سەر ێزەکانی هەفتا بووین ئەم کەمەندامانە گواستیانینەوە مانگی دە موچەکان نایێنێ کوتیانە گوێزرێنەوە بەسەر وەزارەتی دارایی باشە مانگەکەیان نایێنێ موچەکە ئێستا کە موچەکە نەهاتووە ئیمانگیدا ئەم خەڵکە داوای ئەو موچەی مانگی دەیاکە بە قوربانە بۆچی پاساویان چی کە موچەتان نادەن خۆیان من پاستاویان نازانم مەڵێ هاتووە کتابێک هاتووە بۆ ئێرە کوتیان نەمایان دەنی هەرەوە نازانم چیت پێ بڵم لەوە زیاتر ئەمە ڕاستیەکانە کە من پێ دەڵم ئەو خەڵکە هەمووی مقابلەکرێ هەرێکی مەعاناتێکی هەیە بە قوربام ئەمە کەمەندامە کەمەندام جەنابتان زۆربەی ئەم هاوڕێکانی کە ئێستا گربوونەتەوە کەمەندامی چ و کاتێکن هی داعشن هی پێش داعش بە قوربانە بم ئێمە کەمەندامی ئەم شۆڕشین ئەم شۆڕشی پێشنەوەیەک بەڵێ دوانەوەیەکیشی تایە پێشنەوەیەکی تایە شەڕی داعشی تایە شەڕی حکوومەتی عێراقی تایە خەڵکێکی مستەحەقە خەڵکێک نییە ئەمە هەمووی بە لوجنا کراوە بە کەمەندام خەڵکێک نییە نامستەحەق بێ بڵێ وڵای لێرە کەمەندام ئێمە ئەوەی کە بزانم ئێمە ئەوەی کە کراوە لەسەر بڵێن لەسەر حیزبێکی کە یەکێتیە لەسەر حیزبەکە یەکێتیە من نزیکەی 4000 کەمەندام بۆ پشتەوەی ئەم کێشە 4000 کەسی گرتوتەوە ئی پارتیشی گرتووەتەوانێ ئی ئەوانی شێزەکانی هێشتاوانیش نزیکەی 4000 کەسن ئەوان مانگی نۆشیان وەرنەگرتووە ساوەکە ڕوون نییە بەخوا من هیچ شتێک لێی نازانم هیچ ڕوون نییە ئێمە تەبان سکرتێرمان هەیە مەسوولمان هەیە پێیان کوتراوە بەس ئێمە ئیترۆکۆ دانیشتنیا لێرە لەم شوێنە بەشک مافەکەمان بۆ گەڕێ خۆی ترێمە کوڕیم میلەتین بە قوربانە بم خۆ شتێک کەسێک کە کوڕەکەی خۆی ئەگەر خراپەیەکیش بکابێ لێ ببوورێ ئێمە نەخراپمان هەیە نەخراپمان بۆ کەس بووە نەباسی کەسمان کردو نە ئیلاقمان بەسەر کەسەوە هەبووە خەڵکێک ئەمڕۆ کار بەدەستە ئەگەر بزانێت لە مەعاناتی ئەم خەڵکەی ئەبێ حەق و حقوقەکەمان باتێ ئەی خۆ هەر کوڕی ئەم میلەتەیە بێ بەکار بەدەست بە قوربانە بم با قەیچێکە با ئێمە خەڵکێک بین با ئێمە خەڵکێک بین کە نەگەینە ئەوەی من بکرێن بە مدیر عامێک بەس خۆ کوڕەکە مەگاتە مدیر عامێک بەس ئاگای لەم خەڵکە کەمەنداما خۆم بەتەمانین بچینە داوای وەزارەت و داوای وەزیریان لێک ئێمە بۆ معاشی خۆمانە داوای معاش خۆمانیان لێک داوای خۆمانیان لێکەی ئەم گرفتە چۆن دروست بووە ئێمە لە مانگی نۆمان وەرگرتووە ئیتر دەمان وەرنەگرتیان بۆ نەقڵ بوونەتە سەر وەزارەتی دارایی لەسەر ئەوەشە دوای ئەوە چوە سەر بەحساب وەزارەتی دارایی نایانە وتیان مانگی یەک لەگەڵ ئەواتانینە ئەوشیان ناینێ ئەم حکومەتەی ئێمە ئەم حکومەتەی عێراق ئەم حکومەتەی ئێمە ئەوسا کە زەلامێک لە مانگی ڕەمەزانە ئەمرد ئەیان و ماشەڵڵا لەو خۆیە ئەم ڕەمەزانە یا بۆ ڕەمەزان تەعزیبی نایەن ئەم حکومەتەی ئێمەش ئەم جوحمەیە ئەم ئەیا بۆ جومحەیە ئەم جوحمەیە بەم جوحمەیە ئەوەکەی حکومەتە کاتێک خەڵک موچەی مانگی دەی وەرگرت ئێوە وەرتان نەگرت لەبەرەوەی وتیان وەزارەت گواستراوەتەوە بۆ دارایی
ئێستا کە مانگ یەکە ئێوە چاوەڕێ بوون موچی مانگ یەکیش وەرگرن و دەشت وەرگرن ئێستا دقیقەڵەن دەگی نییە ناوەڕە حیز دەنگی نێجار بەس یەکتان وەرگرتووە یەکشما وەرنەگرتووە یەکیشتا ئەو یەکتان بۆ وەرنەگرتووە پاس لێنەوە تا برادرانی سەر ئەوتیان نابێت کەس وەریگری هەتاکو مانگی دەشتا وەکو هەڵوێستێک ئەرەوەڵا وەکو هەڵوێستی ترێمەش چاوەڕێی سەر و خۆمانەکەین بزانین سەر و خۆمان چیاڵێن و چیراڵێن باشە لە مانگینەوە موچە وەرنەگری تا ئێستا چەند بەگیرفانتەوە دیارە چەند هەمبۆجا کۆزی هەمووی پێوەی دیاریەیە هەمووی ماڵ و مناڵی هەیە بڕوا بکە هەمووی دیاری پێوەی دیارە بەس ئێوە لێرا چی بکڕزینەوە بەڵ هەمووی بەشی خۆی دیاری پێوەی دیاریە دوێنێکێ لە با بڵێیت ئەو هاوڵاتیانەی کە وەکو ئەوە موچە قورانی کە وەکو لەگربوونەوە بوو زیندانی سیاسیش بوو هەڵم نەکرد بێ لە بەشی زیندانە سیاسەکان ئەو پارێ قوتووە شیرم پێێنی ڕاست دەکەیت دەخوا هەیە وەڵا هەیە دەخوا هەموو واین بەڵام ئیتر ئەلیی خۆ ناشکرێتەوە لە بەردەمی کامێرە هەموو جارە بکڕۆزێت بەڵام خەڵکیان بە هیلاکە بردووە ئەروەڵا خەڵگە ئەوەی هیلاکە بێتاقەت بەرەوەڵا خەڵک بێتاقەت داوا لە حکومە دەکەین حەزیتم کە مندامان و کورە چینی فەقیر ڕۆژدار نەیە ئێستا ئەوەی بزانی فشارەکان گەیشتۆ بەچی وەڵی هەر ئەڵێن چاوەڕێکن تر نازان ێڕەن چاوەڕێکن ئێمە ژەر چاوەڕێکن بزانین چییە تا داوا هەموو ڕۆژێ بێنە ئێرە ئەرەوەڵا گەر هەتاکو بۆمان سەر فەکرێ ئەرەوەڵا ئیشەڵا هەموو ڕۆژێک لەراوە یەینەوە ئێراوەستین و داوای مافی خۆمانە خودداوای مافی حەقی زیان ناکەین کاک ئەمە مافی خۆمانە کە سێ چوار مانگە زەوت کراوە زەوت کە 5 مانگەوە 5 مانگە کاک ئەی تۆ لە مانگی نۆوە هەتاکو دووە وەرنەگرتووە ئەوە 15 خوا خەریکە بێ 15 دووش ئەی ئەوەی هەتا ئێستا وەرمان نەگرت قەرزیش تەواو تا قەرز کرد تا گایەندان لە ڕوومان نایوە قەرزکەین ئەوما قەرز کرد وەڵا لە ڕوومان نایە لە ڕوومان نایە بیلای ئەوما خەرز لەو کردووە لەو خەرز کردووە تا سەری مانگە تا سەرما ئەوش سەری مانگەکەیە کە ئاوایە پێش مانگە موچە وەرنەگرت 5 مانگەوەڵا بەحسا بە 11 و ئێمە وەکو کەمەندامێنی سەنگەری کۆمەڵی ئیسلامی هاتوین لێرەکانە لەگەڵم برایانەدا داوای حەق و مافی خۆمانەکەین داوای موچانە موچەی مانگی دە و یەکەکەین موچەکە هاتووە کەچەی مانگە ڕاندویانە تاڵە بەس موچەی مانگی یەکە داوای ئەوواکەین داوای ئەو شایستە دارایانەیەکەین کە لەسەر حکوومەتەکە بیدا بە کەمەندەمان سەنگەر داوای حەقی مافی خۆمانەکەین داوای زیاترمان نەکردو ئەیبەنیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم بێباکن لە ئێوە جایتر بڵین چی دەسەڵات دەیترە بەخوا بچێتەوە گەر بەخواانە چێتەوە خۆی زەرەرەکە پێشەم بێژ ئێمە ئەو زەرەرەکە ئەبێ نەبێت دەرز لە بەشارە سەدی سووریا وەرگرەوە نەتیجەی زوڵم و ستەمە ئەگەرەوەی زوڵم لە هاوڵاتیان و کەمەنداوانی سەنگەر و خەڵک مامۆسا و توێژەکان بکاتر هەرەوە نەتیجەیە بێت چاوەڕێ دەبێت ئەوە بکات پێت وایە سوودی بینیوە لەو ئەنجام و دەرەنجامی ئەوان بەڵێ پێت وایە ئەم دەسەڵاتە سوودی وەرگرتووە لەو مێژووە بڕوان ناکەم وەری بێت چونکە گەر وەری بگرتە ئەمەی ناکرد بۆیە تر ئێمە وەکو ئاگادارکردنەوەی ئاگاداریەکەینان کە بە خۆیان بچێتەوانێ چونکە هەرم توێژە ئەوانی گاندۆتە سەر کورسی هەرم توێژەش دەتوانێت لایان بەرێت بیان گۆڕێت کابراکە هاردارەوەی چۆن تەسحی بە ژیانی خۆی داوە بۆتە کە مەندامی سەنگەر پێشی سەنگەر بە ئەمە ڕۆژەرە و تەسحەیە بەخۆی ئەداتوانێت لەسەر حەقی خۆی دەستخۆشیتان لێ هیچ قسەتان کردو لەگەڵ لایانی پەیوەندیدارە چیان بێەوە ئێرە و برایانەی بڵێن کە بەرپرسن لێرەکانە قسەیان کردو نازانین ترە نەتیجەکەی جارە چییە چاوەڕێی نەتیجەی ئەوانێ مۆڵەتان پێداون مۆڵەتێکی دیاریکرا وڵی مەڵەتەکە لای بەرپرسەکانن ئەوان چیان گوتوێت ترێمە گوێ لە ئەمانەگری لە مانگی پێنجەوە تا ئێستا موچە وەردەگری کاریگەری گەورە دروست ناکات سە گیرفان و بژێوی قابل لێ دروستی لێکردو هەمووی قەرزدار بوو هەمووی مافی توانای هیچێکی نەماوە چی ماوە کابرا تۆ 4 مانگ 5 مانگ وەری نەگری چیەکە هیچی شێکی شت پێ نەکرێ بەچی ئەژیت هەم کەس نییە قەرزدار نەبێت کەس نیە داوای حەقی نەکردبێ ئەم دوو موچە وەرگن موچێکیان بۆ قەرزە ڕابەریانی کەم ئەگەر دوانەکە نەڕواوەیەکێکیان بە زیادەوە ئەڕوا بێ بیداتەوە لە قەرز چییە کات و قەرزت کردو قەرزتە 4 مانگ 5 مانگ ئێمە بەزە خۆی ئێتر ئەم ڕۆخۆ بێ حەقیەوە بدەیتەوە بەردەم بانکی باخان بۆچی وڵاتون موچەکانمان پێ بدە موچەکەش نییە ئەوێ لە مانگینەوە موچە وەرنەگرتووە ناوەمە ناوەڵا لە نوە وەرنەگیرا
ئەوە یەکێک لە با بڵێن ئەوانەی کە پێکراون یاخود کەمەندامن یان خاوەن پێداویستی تایبەتن ئەڵێ ڕویان و نەقایمە شمشێری مسلیمیش نایبڕێ بە کورتیەکەی ئەمە عیبە نییە بۆ شانی لە سەڵاتدارانی ئەم هەرێمە بەڵێ وەڵا عیبە چۆن عیبە نیە وەڵا زۆر زۆر عیبە هیچ کەسێکیش نایە لە کەس پرسێ بڵێ ئەرێ کاکەم خەڵکە بۆ بچێ وەرنەگرتووە هیچ ئەم چوار پێنجمانگە سەخت نەبوو بۆ جەنابەت وەڵا سەختە نەک بۆ من بۆ هەموو سەختە هەمووی وەکو من وایە هەمووی لە ماڵەوە بێعیش و بێکارە ئاوە وەکێکی ناهەمواریان دروست کردو وەڵا تا بڵێ ناموار زۆر لە کاتێکا موچەکەشتان ئەو نە زۆر نییە تا بڵێ بارگایەسە حکومەت دروست کرد ناوەڵا زۆر نیە ناوەڵا زۆر نیێزانام چێک بە 4 جوان سێ ماژارێ وەریگری ئیسوادەی پرسێکی نێتی جەناب و چەند کەس چەند سەرخێزان چاوەڕێ موچێ وەڵا 4 خێزان چوار تۆ کرێچی نیت ناوەڵا شکر خانی خۆم ئاجا ئەگەر هاوڕێگە کرێچی بێ ئەو نیتە قورسرەوە ئەگەر کرێکی بێ هاگەر زۆر زۆر قەزارە بێ ئەو پارەی وەریچی لێوە بیدا لە کرێکێ هیچی وە نامێتەوە ناوە ئێوە بەهۆی ئەوەی کە یەکی لە ئەندامەکانی جەستەتان کردوتە قوربانی بۆ ئەم خاکە ناتوانین ئیشی ترکەن زیاتر لە هەرکەسێکی پێویستان بۆ موچێ ناوەڵا ناتوانێت ئیشێک ئێستان یە چۆخ من چی بەڵایکی بۆ ناکەم هەمووی نەکەم پشتم بۆ موچێ بەست و موچەکەش ئەوە هیچووە ئاوە داواکاری چیە لایەنی پەیوەندیدار وەڵا داواکاریمانەوەی موچێ مانگی دەشمان بنێ لەگەڵی مانگی یەک مانگی دەتا وەرنەگرتووە و توانە مانگی یەک وەرەگرن یەکیشی سا خۆتا هەڵوێستان وەرگتۆڵەن تا ئەو وەرنەگەی ئەو وەرناگرن وەڵا بەڵێ یەک وەرناگرین هەتای دەمان نەدەنێ بێپارەیە لەبەرەوەی ئێمە لە مووسەی مانجی دەمان وەرنەگرێت یازدەمان وەرنەگرێت دوازدەمان وەرنەگرتووە یەکمان وەرنەگرتووە ئەوە مانجی دووشتەوە بوو 5 دانە مانگە مووسەمان وەرنەگرتووە ئێمە مووسەی مانجی دەمان لێرە بۆ هاتبوو بە 2 چەک شەو بەیانیش پیان وتی کاکە 2 چەکتان هەیە ئەمڕۆ 2 مووسە وەرەگرن و یەک لە ئاخریدا لە 8 و نیو تێن نەوەڵا بوو بە یەک چەک حازن ئەلێرە بە 2 سارە پارەکانە بەر چای خۆمانە بردەوە بۆ باخەکانی تر دا ئێمە ئێستاش داوەکو دا کەمەندامانی سەنگەر داوامان لە سەرۆکی حکومەت هەیە لە بەرپرسەکان هەیە وەزارەتی دارایی بێن بە هەنامانەوە کاکە بێن لێمان پرسنەوە بزانین چییە بۆ مووسەی ئێمە ئاوای دێهات ئێمە کاکە مووسەکە وتیان مانجی 11 و 12 لەگەڵ ئامە ئێمە شماقی چێگە با دەگەڵام بێ بەس دە بۆمان نایێنێ ئێمە ئێستا لێرە دانیشتوین تا مووسەی مانجی 10 و یەکمان نێنێ ئێرە چۆڵ ناکەین چاوەڕانی ئەمری سکرتاریەتی کۆمەڵی کەمەندامانیشین ئەنکە ئەو بەرپرسی ئێمەیە چەندەمە گرفتی لەسەر بژێویەوە دروست زۆریش ئەی تۆ 5 مانگ موچە وەرنەگری وەرە ئێستا ڕسمی خێزانی کەمەندان پیشانەیە بکە وێرا سەید ڕسمەکە چکی ئەوەندە هیلاکە لە ماڵەوە کۆتووە دیاریش پێ نییە بدویانە بۆ ئەمەە دوێن چوە پارەی خرج کردووە ئیزمانەی زەبێ کاکە بچی پارە خرجکەی بۆ نەخۆش ئێوە قوربانیتان بۆم خاکە داوە لە سنگەری حیزبی باڵا دەستا بەشێکی زۆرتان هەمووی خۆتان کردێتە قوربانی بەڵێ یەکەم بەر لایەن کە بەرپرسیارە حیزبی باڵا دەست بەرپرسیارە چونکە ئەمە زۆری لێرەکانە بەڵێ هەمووی لایەنەکانی تێدایە یەکێتی تایە پاتی تێدایە کۆمەڵی تێدایە یەکگرتووی تێدایە سۆسیالیستی تیا گۆڕانی تێدا هەمووی لایەنەکانی تەیە بەس بە سەرەکی یەکێتی و پارتی ئەو دوانە لایەنە کەمەنداوێن زیاترە ئێستا زاواکارین بابێن بەها نامانەوە بزانین چیمان بۆەکەن تان داوە هیچیان وتووە وەڵا تا ئێستا هیچ بەرپرسێک ناتوە سەرخەت هیچ بەرپرسێک تا ئێستا ناتوە سەرخەت ئێمە کاکە مووسەی ماژدایان نانێ وتی کاکە جان ئێوە لەسەر وەزارەتی هێزەکانی هەفتاوە خراونە سەر وەزارەتی دارایی خانشینی پێشمەگە ئێ باش بوو نامانێ بخۆ مووسەکەمان هاتبوو 900 مانجی 950 میلیارد دینار هاتووە بوو مووسەکەی ئێمە نەما ئێستا لە مانجی یەکە مووسەکەمیان نردووە لەسەر خانیشە بۆ لە ئێمە یەبڕن لە پێشمەکەی کەمەندامی یەبڕن منێژێ بۆ ئانم کە لە دینارین لە قەرەتەبە لە قەرتەبەش لە دینارین لەسەر بەرامبەر بە داعش وەساوی چەندەها شەیدماندا بۆ کەس تا ئێستا ناتوە بەلاماندا
کەس تا ئەسەلی نەپرسینەوە. ئێوەکو کەمەندامی سەنگەر ئێمە داوا لە حکومەت ناکەین بڵێ وڵا یارمەتیمان بەس ئێمە حەقەکەی خۆمان باتەیە لە مانجی نۆ ئێمە عاشەوان نەکردو مانجی دە لەگەڵ مانجیەکە قایمە مانجی دە شاتووە لەگەڵی لێرە ژێراوێن توانێن نامادەن ئێمە حەقی خۆمانە ئێمە هیچ داوامان لە حکومەت نیە مەمنونی حکومەت نابین زیان مەباتی ئەو حەقەکەی خۆمان ناتێ ئەنجا پارەی زیاش ئێمە حەقی خۆمان باتێتر حەقی خۆمان باتێ ئەم قایمەی مانجی دە شاتووە لەگەڵ یەکە نانداوینی قایمەکە لێرەش لە باقیش گەڕاوەتەوە خەڵکەکە مانگی دەی وەرگتووی و دەشتان وەرنەگرت ئێمە دەشمان وەرنەگرتو ئێمە سێ مانگ وەرنەگرتو بە مانجی تۆ مانجی 12 و 11 بڵێ هینێ فاتیحای بۆدا نایەنەوە ئافواتی بۆ دەرچووە تاو ئەمە لەم حکومەتە ناوەشێتەوە شتانە ئیشی باشە لێ ناوەشێتەوە ناوەڵا بە حاتیش باشە لێ ناوەشێتەوە ناوەڵا بە حاتی ئیشی چاک لەمانە ناوەشێتەوە تاسا کەمەندامان هەمووی بان کە بزانێت حکومەتی بۆ کردوون وەڵا بەڕاستی خلا لە وڵاتانی کە ئەوەی کەمەندان بێ ئەوەی فقانشتنی پارەکەی بۆچێتە ماڵەوە ئێمە حەقەکەی خۆشمانە خۆن ئاساییەکە بپرسم جەنابەت لە چی ساڵێکدا با بڵێن کەمەندان بوو یان سەخاو پێویستی بە ڕۆژەکەی نازانم من لا هێنا دوای سیوێکی ئاب من ئەوم لێ هاتووە ئەنجاتر ساڵ هینە شەڕێک لەگەڵ هینا کرا یەشێتی شەڕێکی کرد لەگەڵ بزوتنەوە لەو ئەبریندار بووم من لە منتیقەی هەڵەبجە بریندار بووم بریندار بووی لەو کاتەوەتر نەتوانیوە ئیش بکەیت ناوەڵا یەک دەریش پێ ناگرێت خۆم شت بەهین نییە ئەوەی شەکرێ نا من ئەلێ لە قاسم بڕاوەتە ئەلەمیان هەسەری ئەوە تاواتوە تر پێویست ناکە من یەک دیناری کەم پێ پایان ناکرێ بەخوات تۆزێ باخمانەیە بەس باخەکە ئاوای موتاوە تر ناتۆمە چی کە بکەم چاوەڕێی موچەکەی وەش حاڵی موچەکە ئەوە چاوەڕێی موچەکەم بەش حاڵی موچەکەیە ئەنجاویش تاشتی ئێمەش پێگا پلاسکۆ ترێنی لە هینەکە نییە لە عەلبەکە بەخوا 5,000 ناکە جا عەزیزەکەیێنێ ئیتر پێویست ناکە جەناب بۆ ئەم 4 پێشمانگە چیت کردووە لەم بێمەعاشیە وەڵا چی بکەم شارم نێشوشیە من هەرچەنەوێت تۆزێ دەوری 500 دەرەکەم لاوە لەبەرەوەی من خێزانار نیم باشترم لە یوا خێزانارە ئەوەشی بۆ ناکری ئەنەوەڵا کارە واسانکەیش بەنا بەخوا ئێمە لەبەرەوەی ماشەڵا حکومەتەکەمانەوە باشە بۆ میلەت ئەبێ هین بکەین ئەبێ دوعای بەخێری بۆ بکەین دوعای بەخێری هەڵەگری ناوەڵا نەشت بیلە هەڵ ناگری ئەشت بیلە بەس بۆ جیرفانی خوانێ ئەو مانجی دێش کە ئێمە لێمان جێڕاوتە بۆ جیرفانی خوانە یا بۆ میلەت نییە دەستنەمە تۆ حەقی خۆتە ئەمە وعدیشیان پیاوی لە مانجی داوتی کاکە مانجی یەک مانجی دەشتان لەگەڵێنێ قایمەکەش هاتۆ بێرە بەخوا مدیر خۆی پێ قایمەکەشتان هاتۆ بێرە لێرە بە یەک تەلەفۆن جێڕاوێنێتەوەنێ ئێمە وەکو کەمەندامانی سەنگەر وەکو باقی کەمەندامان سەنگەر لێرە گربوونەوەیەکمان کردووە حەقی داوای مافی خۆمانەکەین کە ئەوەش ئێمە لە وەزارەتی پێشمەرگە بووین نەقل کراوین سەر وەزارەتی دارایی 3 مانگی پێچووە لەو کاتە ئێمە موچەی مانگی دەمان بۆ بەسراوە کاتێککە هاتین بۆێرە موچەکە وەرگیوتی وڵا کاکە موچەی مانگی دەتانی بەس موچەی مانگی یەک هاتووە واتە موچەی مانگی دایان خواردووە ئێمەش داوای ئەو مافە ئەەکەین کەەوە حەقمان پێ بنەوە موچەی مانگی دەوەرگینەوە وەکو ئەم کەمەدانە کە گربوونەوەمان کردووە لێرە تا چەند کارگەی لەسەر بژێوی ژیانی کەمەندامان و کەمەندامانی سەنگەر دروست کردو وەڵا زۆریش زۆر ئێستا کەمەندامانێ ئەوە تا ئەمە فەقیرەتی کەشتی لە دەرەوە هاتووە هیچی پێ نییە زۆری کرێچیە کەممانێتی کەشتی اینجا تۆ 4 مانگ لە موچە وەرنەگرتووە ئەم ئاساتە هاتووە بەسەرمانە کە موچەی مانگی دە و یەک بەیەکە وەرگین موچەی مانگی دایان خوارد تا ڕۆژی چوارشەممە سەعات 9 کتاب کرابوو کەەوە ئێمە موچەی مانگی دەژ وەرگین بەڵام سەعاتێکی پێچ و لێرە موچەی مانگی دەیان بردە و موچەی مانگی یەک لێرەیە معاناتی جەناب چییە پێم خۆشە بیگەێنن واللهی برا گیان ئێمە زمانێ بوو وەکو پێشمەرگەی کەمەندام زۆر ڕێزمان هەبوو بەڵام ئێستا وردە وردە وای لێ هاتووەڵێ ئیشیان پێمان نەماوە ئەوتانە یەک دەنگ ڕێزمان لێ ناگرن گرفتەکەی خۆت بکەوەی کە مامۆساوتی واللهی گرفتەکە مەسلەی ئێمە قەرزاری خەڵکی وعدمان بە خەڵک یاوە پارەکەی بینەوە ئەوتان ئێستا بۆ نمونە مانگی دە من هاتم مانگی دە وەرگرم مەعاشەکە بۆ نمونە ئەوە بوو وعدم ما کە پارەکە بەمەوە مانگی دەشمان وەرنەگرت ئەوەسە چاوەڕێن علاساس لەگەڵ مانگی یەکە ئەمانێنێ مانگی یەکیشان مانگی یەکیشەڵێ مانگی دە نەهاتووە ئەتر هەمومان گرفتارین کرێخانووە قەرزاری خەڵکە بەخوار
ڕووزەردی لای خەڵکی نێمە ئیتر نازانم بڵێم چی یعنی چیمان بۆکەن بەشکم انشاءالله مشکلەمان بۆ حەلکەن بە پشتیوانی خوا. گیان ئێمە هەر مەسەلەمانی دەنیە مەسەلەمانی ئێمە 10 11 و 12 و ئەوەی یەک و ئەوە دویشە نەدراوە اینجا کەمەندام بێجگەلەوەی کەمەندام هەمووی نەخۆشیشە یعنی 4 مانگ و نیوە ئەمڕۆ 4 مانگ و نیوە کەمەندامی سەنگەر معاشی وەرنەگردووە اینجا لەگەڵ ئەوەیشە هەمووی نەخۆشە تیاتی سەکانە لەسەر جێکەوتووە ئەمە بەخێو ناکرێ ینی پێویستی بە خزمەتە پێویستی بە دار و دەرمانە یعنی منە حەقێکی گەورەیە لە دنیا کەمەندامی سەنگەر ڕێزێکی تایبەتی هەیە سیکە مەسن لە ئێران هەتا لە عێراق بزانە کەمەندام کۆمەڵێ هینی هەیە کۆمەڵ ئیمتیازاتی هەیە کۆمەڵێ خزمەت گوزاری تایبەتی هەیە ئەمانە بەڕاستی ئێمان پشتگوێخسۆ میلەتەکەیشان پشتگوێخسۆ ئێمە موچەی مانگی دەم و یەکمان وەرنەگرتو ئەو باسی مانگی 11 و 12 مەکە ئەوە کۆڵمان لێ داوە قایمەی مانگی دایان بۆ کردوون لەگەڵ مانگی یەک هاوەری گرین لەگەڵ یەک هاوەری گرین بەدیری خانشین وتی قایمەکەمان کردووە یانزەی شەو لێ تەلەفۆنێکم بۆ هاتووەنی وتێتی یەک موچیان پێ بدەن مانگی یەک باشە بۆ ئیتر نازانێت قسە لەگەڵ کیا بکەین ئێمە دێن بەدیری کەمەندامانمان کاکوات ئانی وتی وەری مەگرن کاکە یام ئەوێ هەردوو مانکەمان بدانیە یام هێنی وەری ناگری ئیتر نیە بڕیارمان دەداونێ بزانێت ئەمانی هەڵوێستیان چییە ئیتر بەیانی ئاخر مۆڵەتیانە هەڵوێستی ئێوە چیە بێ وەڵا ئیتر نییە پەنا بەخوا ئیتر ئێمەش نییە بزانانی چیان بەرامبەرە دەینەوە داوایان یەکن بێنە سەرخەت خەڵک بێزارە لیان خەڵک زۆر بێزارە لەم دەسڵاتە ئیسا خەڵک حەز ناکە ئەمان بدینیە بێزارە لە ئەمان کاک ئەی پێت وایە بۆچی نایەنە سەرخەت پێت وایە باکیان بە ئێوە نییە وەڵای ئیتر نازانم ئەمان بەزەیان نییە نازانم ئەم میلەتە مەمڵکی خۆیان نازانن بەتەمای چین بۆ نایانە سەرخەت داوایان لێ ئەکەین بەشکم ئەم مشکلە حەل بکەن پێت وایە ئەمان وەتەمای پارە کۆکردنەوە بۆ خۆیان و هیچ ئەی ئەوە نیە کۆیەکەنەوە کاکە پارە نیە ئەگەر لە شخصیات دەنێت پارە بەعمە چی پێ ئەوەنەیان پارە هەیە کاک ئەوەنە پارە بۆچیانە بیدەنم میلەتەکەیان کاک لەسەر ژیانی ئێوە دروست کردو 5 مانگ موچە نەبێت وەرە بە قورئانی عەزیم خەڵکێنی کرێچیە دەریان کردو لەسەر جادەی خێزانی دەری کردووە جیا بوونەتەوە مشکلەیەکی ئانێ دروست کردووە لەم دەبەری سلێمانیا خەڵک هەر بێزارە بێزار خۆتان نەزانن بەخوا یەکێتی بە بەرپرسیارەزانن دەسەڵاتداری سلێمان ئێمە نیە بەڵکی یەکێتی ئێمە حەقی ئێمە لای پارتی نییە ئێمە داوای لە پارتی ناکەین بەخوا هەتاکو نیە مەسوول بەرزانووی کوڕەکەی بوون بەخوا میلەتی کورد ئەمە حاڵێتی بەخوا ئەمە حاڵێتی ئەبێ بەرپرسانی سلێمانی چی بکەن داوا لەم ئەندام مەکتەب سیاسی و سەرکردادی یەکێکیەکەن کۆمەڵێ گەنجن خەڵکی ڕۆشنبیرن با بێنە سەرخەت کاکە من میلەتی ئێمە نیە بە خوێن ڕزگار بۆ بەخوا خاوەنی 8,000 شەیدین ئێمە ئەمە بۆ ئەم خاکە ئەوان قەدری ئەوەیان زانی نەخێر قوربان هیچ قەدی هیچ کەسێ نازان منەتیان بە هیچ کەسێ نییە قەدیشی بزانن ئەو قەدیان بە هیچ مۆزەفێکە کە بەیانی هەتایوانە لەسەر ئەو کوسێڕەکە دانیشتۆ قەدی ئەوە ناگرێ من بۆ بگرێ کە من ئیشی بە من نەماوە قەدی کەس ناگرێ هیچ کەسێک نەک من ئەوەی موچە خۆی لەسەر ئەم حکومەتە بێت قەدی کەس نازانێت بێ منەتە یەک دنێک ئێمە ئەو ڕۆژە قەدرمان نەما کەی احتراممان نەما کە چووینە قەسخانی شۆڕژ ئەوە هەیەکانمان بۆ فڕێنەوە ئێمە ڕۆژە قەدرمان نەما بەساکەوت تازە ئێستا بە دوای مەعاشێکەوە بڵێ وەڵام مەعاش نەباوە قەدی تریشی بە کەس نییە یەکەی بەڵام ئەگە شەڕێکی داعش بێ شتێکیش بێت ئەو وەختە ئیشی بە خەڵک دەبێت ئیشی بە پێشمەرگا بێ یەکەم کەس یەکەم مۆزار پێشمەرگەی کە وەریەک یەکە شەڕێ بێت ئەیستا بۆ قسێتی ئاخیرەوە باشە بۆچی حکومەت بەم شێوە مامەڵە ئەکات ئیشی پێوە نەماوە بە قوربان ئیشی پێوە نەماوە من ئیشم بە تۆن تۆ ئیشی بە من نەبێ ساعتێ بەدەی من قسەم لەگەڵاکەی ئیشەکەی تۆ ئەوە نییە ئەکەیشە نەبێت نادێت و چی من چێم هەر لەوانەی گاڵتەشم پێ بکەیت یەکەی بەوە نەزانم ئێمە هەمومان بەرژەوەندیە خوازی هەمووی یەکەی هەر من نیم فەرمووەرە خۆسەیە کە خانە نشینە کابراچیم تەقاو دەبێت لە دایرەکە ئاینیشتی پێەکە بە ساڵ پارەی نایەتێ
ئەی جۆ لەوە ناگرێت بڵێ کاکە بکاردای بەچی ئەژی ماڵ و مناڵی نییە با مناڵ ماڵ مناڵیشی نەبێ بەچی بژی ئەخۆ تۆ ڕۆژی 5,000 دەبێتە بازارەکە دانیشی کاک بەچی من پۆلی 12 مێ تا ئێستاش دوارم ناوەتی کاشێ بۆ مەکتەب ئەوە هەفتەیەک شەپانم ناوەتی کاشێ بۆ مەکتەب ئەی ئەو بۆ بە ئایلاڤیۆژی من مناڵەکە بەبێ پارە لێری بۆ حەزەکەی بابێ حەزەکە مدنیە ئەی ئەو بۆ ئەو ئاواژی لە سای منەوە نەچۆتە سەر کوسی حکم و دەسەڵاتە ئەو بۆ لە ژیوانی خۆی معاشی بۆ بەنیمەیشی وەرەقەی لە ژیوانی خۆی من 3 مانگ وەرم کوا کواوە ئەی ئەمانە کامیان کردیان کامە کردی ئەمە یارمەتیە ئەمە معاشەکەی کاماتێ ئەی مامزەلا خۆی پێنیوتی نەمانە شەیدی زیینی ئاوا جێگری مامزەلای ساهاتۆ کوڕەکانی هاتو ناوەما پێڵن شتێک بۆ هەر من نیم کاکە مامۆستا وایە خاننشین وایە زیندانی سیاسی وایە مۆزەفێکی بەسیت کە وەرێگری ئاوایە هەمووی وایە کاکە بەس ئێمە خەتای خۆمانە من ئەمڕۆ بەیانی مامۆستا مانی گرتووە من لەو لەوە گاڵتەم پێکردووە ئەوە ئێمەی کوشتووە ئەمان بۆیە وا هاربوون بەسەرمانە تەکسی جاران بەنزین گران بۆ کابرا تەکسی پێمانی گرت خۆخۆتان هەمووتان نەزان مانی گرت چوا قسوسی بینیتە یعنی یەکگرتوونین یەکگرتوونین هەمووی ئەوەیە خۆی خۆشی چاکمان ناسێ بۆی ئەوامالێکە خۆی چاکمانە ناسێ کە بۆی ئەوامالێکە ئێمە داوا نەک بەسە بۆ خۆمان بۆ هەموو دایلەکان بۆ هەموو کێژەکان پیاو بین هەمومان یەکگرتو یەک بین بەیانی مامۆستا چوە سەجادە من یەکەم کەس ئاوا بە دوودا شەقۆ لە پێشیەوە بوو ئەنج بزانەوە توانێ وا بکە ئەوەتە زیندانی سیاسی کاکە دوێنێ پێرە کۆبوونیان کردووە ئەی تۆ بۆ ئیمزای ناکەی ئەگە تۆ ئەوەڵەوە وعدێ بە بەغانەیە بێ بڵێ تاخینە سە بەغا ئەوان چۆنیان بۆ ئێرە پێکان بێ بێن شتەکان کۆکانەوە بیبن ئێستا بۆ ئیمزای ناکەی وەزیر ئەو خەڵکە بۆ وا لەکەی بۆچی بەزێ بە هاوسەرەکەی خۆتایی تۆ ئەگریت لەسەر جێگایە مانە موی ناس چاوەڕێی موچەکەی موچەکەش بەو شێوەیە موچەکە ژۆت ئەی چی بکەین براجان بەخوا مناڵەکەم بەتەنیان بەجێشە بەسە ئێستا لە خەسخانی شۆڕشاتمەوە ئاری ئێستا ئێستا بۆچی لێرەیت بۆچی وەڵای هاتم بۆ ئەمە خەڵکە بوەسم مەعاش ئەڵەن چی بۆچی دڵە پڕ بوو بۆچی گریایت وەڵای بەزەین بەخوا ئەمەتۆ سێکرێ خانم لایە ئەرە بەخوا 1 ملیۆنم قەرز کردووە 1 دینارم من پێنێ ئێستا ئاستا ئەو پیاوە 25,000 دامێ خێریان پێکردی ئاخر مەعقولە بڵێ کەسوکاری کەمەندامی سەنگە بە 5,000 و 25 بڕوا ئەدا چی بکەم ئەی چی بکەم براجان چی بکەین لە سەڵاتەیە لە سەڵاتەیە کرێ چیش بێ پارەی 3 مانگشان پارێ 3 مانگشم لای کرێخان و ئەی چی بکەم 1 ملیۆنیشم قەرز کۆ لە برایش وەکو تۆ ئەمەش مەعاشەکان موچەکەش دیار نییە موچەکەش دیار نییە کرێخانش پارە دەڵێ کرێخانم بەر ئەی پێ منە لە شوێ بیێمە برا هەیوانیان لە شوێ بیێمە ئاسا خۆم دڵم پڕ بوو بەزێن بەوانە ژایەتەوە بەزێن بە خۆشمایەتەوە چی بکەم لە سەڵاتەیە هەموو گیانم پارچەیە حەزەکەی سەگیانمە بۆ دەرەکەم سێریکە هەموو گیانم پارچەیە و قاچەمەوە دیارە کە ئەچۆتە دواوە من لە شەڕی داعشا بریندار بوومە معاشەکەمان ڕاگیراوە هاتووشە بەس ناماندنێ ئەنی حەقی خۆمانە ناماندنێ مانگەم موچە وەرنەگرتن کاریگەری سەر ژیانی تۆ وەڵاهی نازانم لێم چی باوەڕ دەم مۆبایلەکەم تا لە تاو قەرزاری کوژانێتەوە بەخوا لە تاو قەرزاری مۆبایلەکەم کوژانێتەوە هەڵی مەکەرەوە لە تاو قەرزە کەمەندامێکی سەنگەر با بڵێ کەمەندامێکی سەنگەر 5 مانگە موچی وەرنەگرتووە لەبەر قەرزاری لە مۆبایلەکەم کوژانێتەوە لەبەر قەرزاری بخوا مۆبایلەکەم کوژانێتەوە ئەوەتە دەبڕی خەڵک تەلەفۆنم بۆ نەکە ئارە وەڵا ئیتر هیچی ناوێ ئەم قسەی جەناب و پرسیاری دواتری ناوێ گەنجێک کە ئێستا ئەبوو لە تۆقێکی زۆر باشاوێ لەوەی کە تۆ ئەوەی ویستوتە ئەوەی کە ئەم خاکە ویستی بۆ ئەنجام داوە ئەندامێکی خۆتی پێشکەش کردووە ئەبێ لەمە لە حکومەت ئیتر شاهانە بوژێنێ کە چی مۆبایلەکە و داخستۆ بە قەزاری کوژانمەتەوە لە تاو قەرزاری مۆبایلەکەم کوژانێتە ئەوەتە سپاسدانەکە من هیچتر ناڵێم لەگەڵ جەناب چکە بەڕاستی ئەو کۆمنتە ئەو قسەیە سەروی هەموویەتی ئیتر ئەگەر گوێیەکە بێ هەستێکە بێ شعورێکە بێ لایەن بەرپرسان و دەست
هیچمان پێ ناکرێ کارتۆن کاری لێ گوێ بکە خوڕ بەسەرە خەڵک بۆ مەکات ناو کارتۆنی ئەو لە دوو مارکێ دەکای کڕم خەڵک بۆ مەکات ناو سیارەکەەوە هەزار کەمەندامان ئاوایە هەمووی گیانمان شکاوە من 4 جار برینار بووم ئۆمزانی بۆ کووردە ئاخ بۆ کورد نەبوو ناوەڵە بۆ کورد نەبوو بۆ گەلەکەم نەبوو گەلەکەم ئاوا داماوە ئەی بوو بەرپرسان بوو ڕۆی بۆ دزەکان بوو بۆ ئەو دزانە بوو کە خوێنی میلەتی کوردیان فرۆشت ڕۆژە بە ئێران ڕۆژە بە تورکیا ڕۆژە بەین ڕۆژی دەژی دوژمنێک بوو کاتێکم گەنجە ئەبینی بەم شێوەیە بەم ڕۆحیەتە ئەندامێکی جستەی خۆی پێشکەشی اینجا بەرغەریبم جەنابتان بۆی کاڵێم ئێمە کردمان لێرە و ئەوانە هیچیان لێرە نەبوون بەڵامیسە خۆیانەی خۆن و میلەتەکە ئێمە شەوا برچی و ڕەش و ڕووتە کەسیان لێرە نەبوون ئەوانە بۆچی ئەڵی پەشیمانە من ئەمەم کەم بیستووە پێشمەرگەیەکی دێ پەشیمانی مەڵای سش ئایسش بەم خاچە نەبوو چەک هەڵگرین بەرامبەر ئەم دزانە دەریانکەن لە کوردستان چونکی حیا و شەرەفیان بردین ئێن بە ڤێلا و خان و ئەمریکا و قەسر و قسووری پێکردن بەڵام خەڵکە نانی بیخوا گوناحە ئەوە داماوێکی وا چی بکە من هەمە من کاتی خۆی وەستا بووم کاس پێم کردو هەمە تۆزێ بیخۆ بەڵام داماوێکی وا بەچی بیکە بوو ئێستا ئێمە ئیرەیمان بە ژیانی ئەو بردا حکومەت خزمەتێکی بکردایە حکومەتکە دکتۆر بەرهەم ها بۆ لای عومەری برام عومەر وتی کە عومەرگریانمی وتی بۆ وتی ئەم حکومەتە ئاوا ناچێ بەڕێوە من حەزمە کردم حکومەتە سۆسیال وایە پیاوە پیر بوو کە تەمەنی چووە 60 ساڵ مانی 250 نرم بۆ بڕاتەوە مناڵێکی کوڕی فەقیر ئەخوێنێ خۆنەوارێکی باشە مانی 200 ناری بینێ پێی بژین بەڵام ئەمانە وا ناکەن ئەوەی کە گوێبیستی بوون و بینەری بوون گلەی و گازندەی کەمەندامانی سەنگەر بوو کە هەمویان باسییان لە ماڵاتی خۆیان کرد یەکێ لەوانی کە زۆر سەرنجڕا کێشاموتی بەهۆی قەرزاریەوە گەنجێک بوو کە لە شەڕی جیدا شاقاچی دەستدا بوو تی مۆبایلەکەم کوژانەوە بە ناچاری لەبەرەوەی کە ئەوەندە قەرزارم بۆ ئەوەی خاوەن قەرزەکان تەلەفۆنم کۆنەکەن مۆبایلەکەم کوژانێتەوە تا بەرنامە بۆ گەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپار دەزای ناکات